بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. من ئەمڕۆ لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام لە بەرنامەکەتان، بەرنامەی دوانگەی خەڵک، بۆ ئەوەی کە باس لە بابەتێک بکەین کە بەڕاستی زۆربەی خەڵکی هەرێمی کوردستان پێوەی گرفتار و پێوەی سەرقاڵە و بەڕاستی ڕۆژانە باسی دەکرێت. ئەویش بابەتی موچەیە کە ئێستا ئەمڕۆ 11 ئاب 11 هەشتی 2024 تا ئێستا خەڵک لە هەرێمی کوردستان موچەی مانجی حوتی وەرنەگرتووە. باس و بابەتەکە ئەوەیە کە ئاخۆ ئایا حکومەتی هەرێمی کوردستان یانەوەتە حکومەتی عراقی یا بەغدا یا هەولێر کامیان کەم تەرخەمن، کامیان تاوانبارن، کامیان هۆکارن، کامیان سەبەبن بۆ ئەوەی کە ئەم بارودۆخەی ئێستاکە بەسەر ئەو خەڵکەی هەرێمی کوردستاندا هاتووە. چکە بەداخەوە ڕاستی یعنی لە هەرێمی کوردستان خەڵک خۆی گرفتی کەم نییە، خەڵک کێشەی کەم نییە. بەڕاستی یعنی خەڵک بەخۆی کۆمەڵێک خزمەتگوزاری نقستانی هەیە، کۆمەڵێک بابەت هەیە کە ڕۆژانە خەڵک پێوەی دەناڵێنێ، پێوەی دەتلێتەوە لە نەبوونی ئاوە و لە نەبوونی کارەبایە و لە نەبوونی خزمەتگوزاریە و هەروەها لە ڕێگاوبانە و لە بابەتی تەندروستیە و ینی بەڕاستی لە هەموو سێکتەرەکان بەداخەوە کەم و کوڕیەکی زۆر هەیە و هەروەها لەلایەن دەسەڵاتەوە خەمساردیەکی زۆر هەیە و لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە بێدەنجێکی تەواو هەیە تا حەدێکی زۆر کە کەم لێرە و لەوێ دەنجێک بەرز دەکرێتەوە. بەداخەوە من دەپرسم بۆچی دەبێت لە هەرێمێکی دەوڵەمەند و لە عێراقێکی دەوڵەمەند باشە کە میزانیە و بودجەی 3 ساڵ پەسەند کراوە، بەڵام دەبینین یعنی ئەمە بارودۆخی هەرێمی کوردستانە لە ڕووی موچەوە کە ئەمڕۆ 11 هەشتە تاوەکو ئێستاکە خەڵک لە هەرێمی کوردستان موچەی مانجی حوتیان وەرنەگرتووە کە ئێستاکە دەنگ و باسی هەڵبژاردن گەرمە و دەسەڵاتداران ئەگەر ئێستا بەر لە هەڵبژاردن ئاوا بەو شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵک بکەن، دەبێت دوای هەڵبژاردن چ مامەڵەیە بکەن و دەبێت چۆن تەعامل لەگەڵ خەڵک بکەن و دەبێت چۆن ڕێز لە خەڵک بگرن. کاک دارا لە عربەت، سڵاوی خوات لەبێ ئەم کاتت باش. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله. كاك دارا عزيزك من بيزقلة وركا من أميد وهي مسفرت وركا أجر كاك دارا بله سپاس دەکەم و خزمەت دەکەم. ئەگەر لەسە تەوەرەکە قسە بکەی لەسە تەوەرەکە تەلەفۆنم بۆ کرد ئەو کابرایەکە قسەی کرد و فریان نەکەوتم تەلەفۆن کەم ئەوانە ئەمێ لەسەرەوە قسەکەم دوای ئەمە سەر ئەمە وڵی ئەو بابەتێک بوو تێپەڕی دیارەوەتەی معاش وەرەگرێ کولی یەکێکیان دوو کەسی لەگەڵ ئەبوو بە 15,000 نەفەر هاتە سەر جادا تەبلیغی هەبوو بۆ حکوومەت کە جارێتر یەکێتر بە هیچ جۆرێ غەڵەت بەرامبەر بازنە ئیسلام نەکا. ئەی پێغەمبەری ئیسلامە سەلامی خوای گەورەی لەسەر بێ، ئەی قورئانە، ئەی موسڵمانە، ئەی مزگەوتە، ئەی بۆ کەس دیار نەبوو. ئەها جارەکەی تر پێم وتی إن الله وملائكته يصلون على النبي يعني پێی بگەن، ئەی بۆ نەگەشتم بێنە سەر جادەکە خۆمە شەڕشم شێر نەبوو جۆلەوانی خۆتە. عزیزەکەی من کەس وەڵێ پێغەمبەر بڵێ سەلامی خوای گەورەی لەسەر بێ، هەم حساب بۆ خالقەکەی هەم بۆ مەخلوقیش. بەڵام إن الله وملائكته يصلون على النبي ئەو خەڵکە فێر بۆ خێرەکە صلی الله عليه وسلم بەس قسێ فێر بۆی بۆ چوار کەسمان نەبینی. خوای گەورە عەزیمە، موسڵمان عەزیمە، مزگەوت عەزیمە، موسڵمانی پاگەڵێم. ئەمە ڕوێکی قسەکە ڕوەکەشە و پیاوە کە قسەکەی کردووە یەزیدیەکە بەڵێ غەڵەتی کردووە، بەڵام ئێمە هەمانە لەسەر پێغەمبەرە کاتەوە لەسەر قورئانە کاتەوە بەس یەوشتی خراپەکە کارە ساتەکە لەمایە. ئەنجا بەندی بەد موچێکشەوە فێڵێ فەرموو لەسەر بابەتەکەی موچەت دەڵێ لەسەر موچە هەوا بەخوا قسەی لەسەر ناکەم دووبارێ دەیخوافیزێ دەیخوافیزێ سەر چاوان ئەمەش خۆی لە خۆیدا ئەمەش قسەیە بەڕاستی کە دووبارەیە و قسە ناکەم. ئەمەش ناڕەزاییە، ئەمەش شێوازێکە لە ناڕەزایی دەربڕین. وەڵاهی یعنی طبعا بابەتی موچە چکە پەیوەستە بە تاچی ئەم هەرێمی کوردستانە، چکە ئەگە هەر ئەم هەموو موچەخۆرەی لە هەرێمی کوردستان هەیە تۆ سیر کە ئەگەر هەر لە خانەوادەیەک موچەخۆرێک هەبێ بۆ نمونە جا دایکە یا باوکە یا کوڕێکیانە ئاعتمادی زۆر دەکرێتە سەر ئەو موچەیە. تۆ ئەگەر هاتوو بە 40-50 ڕۆژ موچەیەکت دابەش کرد
بەڕاستی شیرازەی ژیانی ئەو خێزانە تێک دەچێت هەنی ئەو خێزانە ناتوانێت چۆن ژیانی ڕۆژانەی بەڕێوەبرێ ئەو خێزانە ناتوانێت و نازانێت چی بکە بۆی کە تاوەکو سەری مانگە و کری خانوەکەی بدا چۆن نەخۆشەکەی بە بە نەخۆشخانە چۆن پێداویستی ماڵومداڵەکەی دابین بکە چکە لە حەقەتدا بەڕاستی ئەم دەسەڵاتە کەمەستان بەڵێ چێمان لەگەڵە با بفەرمێ مام زەهۆر فەرموو کاکە ئەو دوو حیزبە باوەڕیان بە خۆیان نەماوە باوەڕیان بە میلەت نییە مام زەهۆر حکوومەتە دۆڕاوە ئەوە دوو نایە لە خەڵک بەواسەی لولەی بەنگە دزەکان خەڵک کاکە بەرەو بەغدا با بڕێن برێن کاکایی هاوار بەرە ئەو بەڵایانەمان لە خۆڵکەوە ئەوە حکوومەتە سەختە دوو حیزبی سەختەتیە قەناعەت بکە باوەڕیان بە هیچ شتێکی نەمایە هەموو میلەتیان بە قوربان خۆیان کردە ئێستا ترک پیتەکی لەدا هەردوو لاغار دەدەن ئێرە پیتەکی لەدا هەردوو لاغار دەدەن ئەوانە ئەو میلەتە ئەتوێ بندیوارە دەبینی بێت سەرگادەی بسەویژیان بکە ئەوانەی بە ناوی دێرین ئەوەی کە بداوە بسەویژیان دەکە فەقیرەکانە کەم ئەندامە خانەنشینی شارستانیە فەرمانبەرە بەغدوورەکانە ماڵکاڵەکانە ئەوانی دیکە نا ئەوە واقعەکەیە ئەو دووە لەگەر یەک تەبا دەبن نەبووە میلەت دەستەبا ئەو میلەتە ناگەم بە تەمایستیە تێی ناگەم ئەوە هەزاران دا قسەما کرد تێی ناگەم ئەو میلەتە بە تەمایستیە تێی ناگەم تێ ئاغای لە ماڵی خۆی ئاغەواتی عەشیرەتی و دیوەخان و موتەوایل و هەمووی هەیە بەرپرسەکان هەمان شێوە ئەو ڕۆژیان نەبیست و کە لە دەرێ بوون دیناری خۆیان نەبوو چێ سواستیان هەبوو ئەو ڕۆژیان نەبیست کە سەدامیستی کوردی بادە بکا بە تەواتی کۆتایی ببینێرە بکاتەوە لەکە عەرب ئەوانە دەبا لە خارجیان کرد با دەبا لە مەتامەکان چبا پیازیان تاوکە ئەوانیان لە بیرمایە ئەو شتە نەمایە ئەو مستەسارە داسانی کە داران کوردیان پا دەکرد ئێستا ئەوانە دەستەڕاستیان دوورایانە تابی ئەو دوو حیزبە هەردوو جاز بوون ئەو هەردوو مستەساری ئێستا ئێسێتی پارتی مستەساری ئەو داسانن تابی باوەڕێن بە هیچ بەڵام ئەحزاب سیاسەکانی دیکەس بە گۆرانیشتەوە هەمووی بەرپرسیار تاکەوەرە یەک گرتوو بن هەموو تاوەر لە سەر دادی یەک گرتومە بڕۆنە بەغدا برێ کاکە ئەوان وازمان لێنان درێ دەکەن بەغدا زۆر معقولە مانگی بای 600 ملیۆن دۆلار نەفت بڕوە کەس ئاگای لێنیە معقولە بەس مای ئاو دەستانە لێوەربگری بەنامە سمەودارێ بەسەر کەوە لە سەر دارێ بەسێ ماگە مەعاشەک نەداتێ ئەوە مشکلێ ئەو خەڵکە نازانم لە جێگایدا چێن وستێ عاصحالی بام بەرەحبەر بدەیگو ئەوەی خەمە ناخوا کەرە دخوا بەسەری لۆ خەڵەتێن باسەمەکەی تێناگەین هەموو شاری کوردستانیان کردیتە حەسەر تریا گوابە بڕە لای لە هەموو شارەکان پەیدا بووە شارە چوەکی کوێ بڕۆ خەستەخانە باشترین دکتۆری تێدا خزمەتگوزاری پێویستە دەرمانی بەنجی پێویستە دەرسی بەنجی هەموو شتێکی پێویستە لۆی ناکەن ئەویدی بڕۆ هەموو ناوشاری کوێ کاولگەیە کاچ من ئەو یەک لە شارەکانە دی پێ ناحێ کاتی گوندەکان ئەتو زۆر سەیرە خزمەتگوزاریی بخێم لەتر لەسەر بکەیت زۆر سەیرە زۆر وا من پێی ناکەم ئەوانە بەتەمایت ئەمە لە یەکتر دەبینی کو حەیان دەبن گۆدەوەجیان لێنیە هەمووشتی دەزانیت هەیە چ بکەی وەرە ڕێیەکمان لۆدانێ ڕێ عالەم تووشی نەخۆشی دەبینی بوو دەبرم ئەوەی سەرم بەخۆێن لە ناو چوو ئەوی دیکە ژێ لێ نییە سارە یەک مەعاشی بداتە دەیدا ڕێست نییە بۆ پێشمەگە وسەی پێشمەگە ئای بە خەڵک باس کە ئێستا دەوی برێک پێشدەرکە ئەوانە پێشدەرکەنە ئەو 200 کەسی لە دوو ئەو 400 لە دوو ئەو 500 لە دوو ئەو 1000 لە دوو ئێوە سەختە بازیە تاکەنجی ئەو هەمە خەریجە هەیە خەستەخانەکە پڕە لە خەریج یەکەس نابی خۆبەخشە ئەرێ مەسر و ڕقوبات و نێتر بە ئەنگۆ خۆبەخشن ئەرێ ئەندام بەرلەمان و وەزیرەکان ئەنگۆ خۆبەخشن ئەرێ ئەو هەمە مامەسەوانە بێزە خۆبەخشلو بەس ئەوان پیاون ئەو سەرکردانەوە ئەو وەزیر و ئەندام بەرلەمانانە پیاون ها ولا بس هو من التلوي بس الفالي كيلو الفالي سريدي هي كمين ده لما لا مزقبت ورسل او ده الحزاب الاسلامي كان او ده الحزاب كان يجيك كنت اي بوانا بين التواف تورستاني عن لوبه دي بعد تركوا عدم ديرو يبكى دستكان تخش دبدبه وبكى بنا على ترد او السلمه لابو يجي بارتي السلمه بعد قبل بتنا هذه خو حافظ واقف سخا قدار يا ربي كاروان ده هولندا سلاوي خواد لي بيم كاتت باش کاروانجان ڕۆژانە شەو ڕۆژ 400 ینی بڵین ڕۆژانە 400,000 بەرمیل لە ڕێگای تەنکەرەوە لە هەرێمی کوردستان ئێستاژ لە ئێزال دەڕوا لە هەردوو دەڤەری سەوز و زرد بۆ خۆیان هیچ گرفتێکیان نییە و پارەیان هەیە و مشکلیان نییە خەڵکیش مەعاشی هەیە نییە گرنگ نیە لای ئەوان ئایا ئەمە تاکەی وابێ بۆچی وابێ
مامۆستاژان لەسەر تەوەرەکە وەکو جەناب فەرمووی با لەسەر تەوەرەکە قسەکەین تەقان بە تەکشید دوکەوتنی موچە پەیوەندی بەند و دەسەڵاتەی پارتی وشێتیەوەیە علاقەی بە بەغاوە بۆ لەبەرچی ینی بۆ خەتای ئەوان لەبەرەوەی ئێستا پێ دەڵێم مامانوەریکان حەزەکەم با خەڵکی بیزانێن طبعا ئەمە من سیاسی نیم وحیزبی نیم بەس وەکو معلومات لامە ئەمانە یانەیە پارە نەکەوێتە دەستی بەغانی نێرێ بۆی ئەمان میلەتە دایمە کۆیلە و ژێدەستی خۆیان بێ چکە ئەگەر بەغا پارەی نار سوێنی ئەمانە ئەرێ لە تەلەڤیزیۆنەکانی خۆیانەوە بڵێن کاکە ئێمە دزی ئێوەین ئێمە حکومەتی ئێوە نین لەبەرەوە کەریمەیە ناتوانن ڕێگال لە معادەگرن لە بەغاوە بێ لەبەر ئەوەی کە سوێنی ئەگەر بەغا معاشینات خەڵگەڵەزا ئێوە باشە ئێوە چیەکەن ئەوانی مەزورم بڕێ ئێمە دزی لە ئێواکەین ئەو کاتە ناتوانێت عالەمی ئەسکا بڵێن ئێمە دزی لە ئێواکەین بەڵام ئێستا نایڵێن ئەوەیە مۆزوعەکە دەستەکان خۆش بە کاروانجان سوپاس دەکەم زۆر بەڕێزی کاکاڵە سڵاوی خوات لێ بم کاتت باش کاک ئەنوەری بەڕێز هەموو کاتت باش قوربانی تۆ بم تۆ دەڵێ چی تۆ پێ دوایە کە لەم بەینە چێ کەم تەرخەمە چێ تاوانبارە چێ هۆکارە یعنی بەڕاستی بۆتە ڕێزم بۆ بینەر و بۆ بیسەر بۆتە گاڵتە جاڕی ینی هەموو مانجێ لە جاتی لە کاتی خۆی موچە بێت 50 ڕۆژیان لە موچەیەک بێت کاک ئەنوەرجان وەزعی خەڵکی هەرێمی کوردستان بە فەرمانبەر و غەیری فەرمانبەرەوە زۆر لەوە ناخۆشتر و تاڵترە کە ئەمە بەس لە موچەدا کۆی بکەینەوە خەڵک لە هەرێمی کوردستان هیچ ئومێدەشی لە ژیان نەماوە باوەڕم پێ بکە کاک ئەنوەرجان خەڵک هێندە بێزارە هەموو خەڵک نەخۆشی نەفسی توش بووە ئێوەی هەست بە خۆشی بکاتن یعنی خراپترین شت تەسەوڕ کە کاک ئەنوەرجان من لە دەرەوەی کوردستان زۆر ژیاوم خراپترین شت لە بۆ ئینسان ئەوەیە بەرنامەی نێبی لە بۆ بەیانی خراپترین شت ئەوەیە لە ژیاندا ئینسان کە ئومێدەچی نەبیتن مستقبل يعني أول شيء نبيتن أسوأ شيء نبي لبو مستقبل تصور كفرمانبر خوايتي خانة نشين نكري لبرو دزاني موسيقى لبيتا خوي لخوي نجهر نيوة لبيتا يعني اشتيق وقت نهامتيك لجياني هل نمرو نجيك وكو خير بيكرنيك كات أنور ناتواني تلقى خوي قسكبكي لبروي شعوري لەگەڕێزم شعوری خانەنشینان بریندار وڵا ڕێزمان بۆیان هەیە مەبەستمان خودی خانەنشین نییە کە بەڵام مەبەستمان ئەو حکوومەتەیە کە لایەک ناکاتەوە لەو بابەتە کاک ئەنوەر زۆر گرنگە خەڵکی هەرێمی کوردستان ئەوە بزانی هەتا ئەوانە لەسەر حکوم بن ڕۆژ بە ڕۆژ خاتر دەبیتن بە ئەنقەز ناوی تەزویر و ناوی وەهمی دەنێرن لەوەی بەخاتە قسەی تون کات و موچەکە نێتن لۆ تەنها لەبەر ئەوەیە بەعقڵ بۆ گەنەکە و گەمژەکەی خۆیان لە بۆ هەندێک ماساسەکانی خۆیان ئەو قەوانە لێبدەنام و سەسیتە بەغدا بەغا چۆن تاخیری دەکات بەغا چۆن خەڵکی هەرێمی کوردستان عەزاب دەدا وا دەزانی خەڵکانێک نییە لە فرت و فێر و کلااواتەکان و سەختەچەکانی ئەوان بزانیتن بەڕاستی کاگەنوەر خەڵکی هەرێمی کوردستان پێویستی بە هەندێک کەڵەپیا و ئەوەی کە خوا لە قورئانە دەفەرمی من المؤمنين رجال يمكن بحندك كلقياوي رازقوي مسلمان او يكسر اخوي دبا براسي يمكن بوانيه خوي بكاتا بيشنج خوي بكاتا قرباني لبو او ملتي بد مسلمانه شي بس اسلامتي لنويجو روجي تنقسو تارك برنامج كوكر بيتوا انا مسلماني تواوني لبو اورطا من براسي شرم بخوي بوانا بري مسلماني براسي تبرم او دوخه پێویستی بە هەندە کەسە بەهەشت خوازبی ڕوحی لەسەر دەستی دانابیتن لە بۆ ڕەزامەندی خوا ئەو میلەتە ڕزگار بکاتن بەڕاستی نە بە بەرنامە و نە بە کۆمنتات و نە بە سیمینار و نە بە مەدرسات و نە بە حکومە ئەو حکومەتە لەوە دەرچووەتە لە بۆ خەڵکیەکەم کێوەکە حکومەتە دزە یا گەندەڵە یا حکومەتی خەڵک ناکات سوپاست دەکەم بە قوربان زۆر سوپاس برا گەورەکەم دەستەکانت خۆش بێ وەڵاهی بابەتی موچە بابەتی خزمەتگوزاری خەڵک بەداخەوە دەڵێم یعنی تۆ وەرە خزمەتگوزاری وەکو پێویست نەبێ خزمەتی وەکو پێویست نەبێ یعنی لە سەرباری ئەوەش کە ئێستا موچە نەبێ و موچە بۆ خۆیان ڕۆژانە 400,000 بەرمیل بە پێی قسەکانی خۆیان
لە ڕێگای تەنکەرەکانەوە دەرنێنە دەرەوە و بۆ بارزار گەرمکردنی خۆیان و بۆ پێداویستی خۆیان بۆ ژمارەی ملیۆن دلار و ملیارد دلارەکانی خۆیان هیچ ئیشکالێکیان نییە بەڵام ڕۆژانش خەڵک تووشی شێرپەنجە دەبی. بەڵێ حاجی ئەحمەد لە سۆران سڵاوی خوات لێبێ حەمە ڕەشیدیش لە ژاراوە ئەگە هەردوو چاوەگرین زۆر احتیاطیە. ئەلو كاك حاجي أحمد. السلام عليكم كحاجي. عليكم السلام ورحمة الله وبركاته. الرحمة إخوان لي ديار بكوي ما وصى. والله الحمد لله نقول باش نساغ سلامة. وضع سونا. والله الحمد لله. وضع جناب سونا. ساود ما سكمتو سوني باشي. والله خوشويستني عزيزي دارجوا لمقابلكم ديتي جانزبوي. والله بلاكم يستاصل رشد فيه وخمان دبلام لون دغمان هلك فيه. والله ئەگەر کەسێک لەو هەرێمی کوردستانە خەم نەخوا دەبێت چۆن بژی کەس هەیە ببێ خەم. بەڵێ ئادی بەرنامەکە لەسەر چییە حاجی گیان؟ بەرنامەکەمان ئەوەیە کە ئایا کە موچە دواکەوتووە موچە نایە ئەو ڕۆ 11 مانجی هەشتا موچەی مانجی حەوت نەدرایە چێ سەبەبکارە چێ تاوانبارە چێ هۆکارە بەغدایان یان هەولێر؟ والله بغداد كاكا ولا بردسي بغداين بغداد حكمرانا كاكا اما هريم كين كبغداني دا هريم سبكا كاكا يعني بيدوايا كبغدا هوكارا بالتأكيد ما مسافر فيها وشي برز خوشوي سي اجل بردسي با ازانم هريم هريمي كردستان بنا بسكر ساود ما سكا بيدوايا كبغدا هوكارا وبغدا كم ترخمه والله كاكا بغداد او خلقا بغوي عطيقي اشتينا اما سيدار كما مالي خواي جوريا دروي هناكم حاشا لزناب رجيمي بغداد طوالي كردستاني تاخد كير همو قرآن ومزقوتي صوتان دين بالله كاكا هزار كسي انفار كير صوتوها شاودو هزار كسي كورس 9000 بارزاني انفار كير 17000 كردي فيري كورس باش مام حاجی ئەحمەد جان ساود خۆش ساود ماز دەکەم ئێستا سەرۆک کۆمار کوردە وەزیر خارجیە کوردە جێگەر سەرۆک پەرلەمان کوردە یعنی جەیشێک سوپایەک لە بەڕێوەبەر و ڕاوێژکار و بەرپرس و نازانم دنیایە کورد لەوێ لە پەرلەمانتار و وەزیر لەوەیە ئایا ئێستا هەمان قەناعەتەوە هەمان ئامانجیان هەیە؟ والله براكم هيشان بدرسني كردكان بدرسيان بيناكن بدرسيان صاروخ كومار بدرسي بقرباني تشاوز ولا ولي داخلي بسيسيان نكركاكا يساتو بلاش كومان دي كيلي آسي سادة كتوا بقواني أولي شجوانت بم أقوى أقوى سارة سركدني ما بيخطو تشيل أقوى سارة سركدني إخواني وشهيدان أقوى إناني مرفاتاني أنفالي كردستان ئایا ئەوانە هەر هەمووی بەغدا تاوانبارە و جێبەجێ نەکردووە یان خۆمانش کەم تەرخەمین؟ والله ئەمە ئەگەر کۆمارن ئیشی کردباوە ئەوە سەرۆکە بەڕێزانێکی باسی کردن نابە مادەی سەدی گەڕانداوە بەڵێ نابە ڕووباتی ئەوان ساڵانە هاتاوە نابە ڕووباتی ئەو سەبوو سەدوەزاران ساڵی هاتاوە نابە معاشی هێزی پێشمەرگە و ئەو هێزە ناو خۆیانە وەکی بەغدای لێکرا بە ماوەستا ئەنوەری خۆشەویست زەمنش دەپرسم من لە مووقعی پرسیارکردنم کەواتە بەڕای جەنابەت ئەوەی کە دەکرێت بەغدا تاوانبارە و کەم تەرخەمە لە ئاست هەموو پرسەکانی کورد سیاسی بێت مادی و مالی بێ. بەڵێ عادی مامۆستا مەسئولەکانی ما هەموویان شێخێن پیاوچاکێن پیاوی بەڕێزێن خۆشەویستن بەس ئەوەندیانە لە دەست دێدەنا پیاوی وەک جەنابەت دەزانم خێرخوازی بەڕێزی خۆشەویستی بەستێ ئاوت لە دوێڵی نایە چ بکەیت؟ چاوت ماز دەکەم دەستەکانت خۆش کاک حاجی گیان قوربانت بم بەڕێزی کاک حەمە ڕەشید گیان کاکە حاجی ئەنوەر سڵاوی خوات لێبێم کاتت باش سڵاوی خۆی لە جەنابەت ڕێزم بۆ تۆ بۆ ئەو خزمەت بە سەلام دەگەڕیتەوە. مام حاجی ئەحمەد ڕێی خۆی گوت کاک حەمە ڕەشید گیان کۆرەنای خۆشم لەبیرشەوە قسەکەی تۆشم زۆر پێخۆش بوو لەگەڵ ڕێزم بۆ دکتۆرەکان دەڵێ عادەتێ دەڵێ با دوو بێن دەبارەت کردی هەر پێم خۆش بوو هەرسێکمان بەیەکەوە قسە بکەین زۆر ئاساییە.
کوراخبتێک دەگیرێنە من لەگەڵی ڕێک ناکەوم والله زاخۆ ئەویش ئینسانە و ئەویش مرۆڤە و ئەویش ڕێی خۆی هەیە و قەنەعاتی خۆی هەیە و کەواتە ئەمە لێرە کە ڕێی وەردەگرین ناکرێ من تەنها بڵێم ئەوەی کە من بەدڵمە بۆی ئێستا ئیواز دەکەم خوارەخواستەنامە کاک حەمە ڕەشید جان کاک حەمە ڕەشید جان کاک حاجیەکەم پێ کاکە پێمە بەڵانە و لێک دەپرسی بەرنامەکە لەسەر چیا من بۆ حاضر کردووی بەڵام وەختەنێ خۆم لەبیر بستەوە باش فەرموو بەڕێزم تۆنە ئەوە پۆزیسیۆن گەرە نییە بەرهەڵستان لە بەغدانە کوردستان هەم نییە باسی بوونی مەکە والله تەڵا نییە ئەگەر بۆ بە وجودی دەبوو ئەوەی هەیە کاک حەمە ڕەشید جان ئەوەی کە ئێستا ئەمە باسی دەکەین بابەت دەزانم دەڵێ چی باوەچە لێم گەڕێ کەس نییە بەرپەرچیان داتەوە کەس نییە بەرهەڵەسی ئەم دەسەڵاتەی بێ ئێستا بابەتەکە ئەوەی کە من دەمەوێت بیپرسم بەڕاستی ئێستا ئەمڕۆ 11/2024 کاک حەمە ڕەشید جان هەتا ئێستا موچەی مانجی حەوت نەهاتووە بەغدا هەرێم تاوانبار دەکا بە هەندێک بابەت و هەرێمیش بەغدا تاوانبار دەکا بە هەندێک بابەت ئەوەی کە ئەمە لەو بینەدا بزانین ئایا چێ ڕاست دەکات چێ تاوانبار من پێ دەڵێم چێ ڕاست دەکات هەرێمیش سەر بۆ خۆەوەی ناکە پشتێکی شک دەبا قابلە خۆوانە ئەوانە دەڵێن کەس لە عالەمدا نەبێ بەرهەڵستیان بێ ئیلا هۆکارێک هەیە دەسەڵاتێک لە پشتەرێما من پێت دەڵێم بە میلەتەکەی دەڵێم تاو لێ دەکەم حیزبانی معارەزە بە چاوی میلەت ببەستن ڕێگە بدەن میلەت چاوی ببێتەوە میلەت فەرموو تۆ چاوکراوەی ئەمریکای بگرن بەردەستی کنسوڵخانەی ئێرانی تورکیا بگرن ئەمانەن باعیس عێراق سەعەتی خۆی نییە عێراق سەعەتی خۆی نییە کوردستان سەعەتی خۆی نییە ئەوەی دەکرێ بە ئاز دەکرێ تاوەت پێ لە کوردایەتی دەکەن نابێ کوردبی نابێ بە کوردی قسە بکەین ئەمانە دووڕاون کوردایەتی ناکەن بە کەس لەناو ناسین خوا ئێمەی بە کوردی دروست کردووە دەڕاوەتە لە ناویشیان بردووە کە تۆ سەحابی خاکت نەبووی سەحابی وەتەنت نەبوو نیشتیمانت نەبوو لێم گەڕێ واللهی باوەڕشم بەخوای هەیە بەڵام هەر هاوارکەین بچینە بزدۆتێ تۆ نیشتیمانت نییە خاوەنی یارزت نی خاوەنی خاکت نی خاوەنی خۆت نی کەسێک هیچی لێ دیری لەکوێ بوو تۆ سەحابی شتێک نەبی چ دەکەی چت پێ دەکرێ معارەزە هەر نییە ئەگەر بوو بەدەبوونە کۆسم هەموو یان ئێستا بڕۆ بەسەڵاتیەوە دەچت خۆش بێ دوێنێ مەحافیز دانراوە هەموو دەڵێن مەبارەک بێ بۆ شەتەی نازانن چ کراوە چ دەکرێ کاکە ئەمبا ئەگەر لە شیە کاکە مەشتی دەزانین کاکە خۆ من لێت ناپرسم بەرنامە لەسەر چێت تۆ قسەی ناکەی من دەزانم لە کوێ قسەی دەکەی کورە کاتێکم لێگەڕێن با میلەتەوە لە بۆ خۆ دەکەوی تێ کۆنسڵخانەیە ئەمریکا و تورکیا و ئێران لێ قەمانوە بنیا ئەمە لێقەیەوانە بکەنەوە بۆ خۆتان داگیری بکەن داگیرتان کردووە دەستەکانت خۆش کاک حەمە ڕەشید زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بە قوربان زۆر سپاس تۆ شەڕەی خۆت باس کرد لە هەرێمی کوردستان بە حەقەت یعنی ئەوەی کە ئێستا ڕوودەدا شتێکی ناتەبیعیە شتێکە بەڕاستی نائاساییە یعنی ناکرێت تۆ لە هەرێمێک بی فەرمانبەرت هەبێ پێشمەرگەت هەبێ هێزی ئەمنیت هەبێ موچە خۆر بە شێوازی چیگشتی دەوامی پێ بکەی و لەسەری مانگاش ئەو چاوەڕێی موچەیە تۆش ئەنی نازانی چۆن بەخۆشت نازانی چی دەکەی ینی بۆ نمونە ئەو حکومەتەم تێ ناگەم بەڕاستی ئیعلانیکە هەتا ئێستا ئیعلانێکی ڕسمی فەرمی نەکراوە بڵێن کاکە 1 2 3 ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوە ئیشمانە ئەوە کتابمانە ئەوە هەموو ئەو حساب و کتابەی خۆمانە تەسلیمی دەستی بەغدامان کردووە بەغدا 1 2 3 ئەوەندە خەلەلەی هەیە و کە بۆمان جێبەجێ ناکە هەتا ئێستا ئەگەر ئێوە تاوانبار نین فەرمو ڕوونی کەنەوە فەرمو ئیعلانی کەن فەرمو ڕایگەیەنن بڵێن کاکە خەڵکی کوردستان ئێوە هەمووتان گلەی لە ئێمە دەکەن دەڵێن حکومەتی هەرێم کەم تەرخەمە چکە بە حەقەت ئێستاکە لە هەرێمی کوردستان ئەگەر خەڵکێکیش هەبێ بڵێ بەغدا تاوانبارە خەڵکێکی شێ دەڵێ حکومەتی هەرێم تاوانبارە بۆ ئەوەی کە حکومەتی هەرێم خۆی بەدەر ئەنی بباتە دەرێ لەو توهمانەی کە دەدرێتە پاڵی ها دەی باشە فەرموو کاکە برێن ئەوە حەق و حیسابە ئەوە هەموو کتابەکانی ئێمە کە دەینێرین بۆ بەغدا هیچ مەلەفێکمان نەناردووە بە کەم و کوڕی و بە کرچووکاڵی هیچ مەلەفێکی ئێمە گرفتی نییە هیچ کێشەیەکمان نییە ئەوە بەغدایە و بیانومان پێ دەگرێت دەی فەرموو ڕوونی کەنەوە
باشە کاکە حکوومەتی عێراقی نانێری پارێ باشە دەیکا داهاتی ناوخۆ کوا ئەو ڕۆژانە داهاتی نەوتی نانەوتی ئەم هەرێمی کوردستانە بۆ شێ دەڕوە تۆ کە ماڵ و منداڵی ئەو خەڵکە برسیە دەبێ بیرێکی لەو خەڵکە بکەوە دەبێت بزانی کە خەڵک ینی بەڕاستی پێویستە بژی ینی عیبە بەڕاستی ینی عیبە شەرمە بۆ دەسەڵاتێک کە خەڵک لە هەرێمی کوردستان واللهی سوێن بە ئەڵڵا بەرەوەی بێن بۆ بەرنامە کابرا تەلەفۆنی کردووە دەڵێ واللهی پارەم نییە لە ماڵێ نەخۆشە کەوتووە یعنی بۆ لەبەرچی بۆ دەبێ ئەوە نمونەیەکە ینی ئەوە نمونەیەکە ینی دەبێ هەزاران خەڵکی وا هەبێ کاک پۆڵە سڵاوی خوات لێبێ سڵاوی خوا لە برای بەڕێز زەبینەرەکان لە هەموو کارمەندەکان کاگەنوە جێم لە توێژی کاکە حەمەد ڕەشید بوو لە مام ئەحمەدی سۆران بوو ڕێزم بۆ هەمیان هەیە ئەس کاک حەمەد ڕەشید وتەیەکی زۆر جوانی گوت کاگەنوەر گەوهەر بوو تایە ئۆپۆزیسیۆن تایە ئۆپۆزیسیۆن داوی خەڵک مەبەستنەوە بە سۆز و عاتیفە برینەکان ساڕێژ ناکرێت کاتان لێ دەکەین کاتان لێ دەکەین ئێوە پیاوی سۆز و عاتیفەن ئێوە بەدەتانەوێت بە دوو تەنکەر ئاو دابەشکردنی چەند فەت هەزارێک بۆ هەتیوان بۆ بێوەژنان کێشەی کورد چارە سەرکەن یەکێتی پارتی ملەتیان ڕوخان شکۆیان شکان دەتانەوێت چاکیان ببەستن برای بەڕێزم عێراق و هەرێم تاوانبارە عێراق و هەرێم تاوانبارە هەردووک عێراق بۆ هەرێم بوو ینی تاوانی هەرێم و تاوانباری هەرێم لە چیدایە تاوانباری عێراق لە چیدایە باڕوونی کەمەوە برای بەڕێزم ڕێزم بۆ ئەوانە هەیە کە نەزان بوون دەنجیان بەدا دەبەست سوورەکە ئەوانەی سووریان نووسیوە نەدانی کوڕی نەزان بوون بەبێ شەرم حاڵێکی تر دەما بۆ دەسوورە تۆ مافت هەیە لە دەستوریان نا بە پێی دەستور بە حساب مافمان هەیە کاکە ئەگەرگلەیی دەکەن ئەو دیلە نەسین ئۆپۆزیسیۆن بە دیل ناویان بن کۆمار دیلە دیل کاتان لێ دەکەم مەی بڕەت کات لێ دەکەم سەر کۆمار دیلێکە بەدەستی عەرەب وەزیرەکان هەر شەخص و سێفەر خوا دەزانێ دیلن کۆ دەستور هەیە یاسایە کاکەنوەر جێ لە برات ڕاگرە یەک نمونە بۆ بەڕێزت بێنم لەبەر چاومان هەندێرە هەندێکیان ئاوارە بوون خەڵکی مووسن ئاسەبیز مووسەیان کەمەک تاخیر بوو لە سەردەمی داعش مووسەی داعشیان نات آخر ئۆپۆزیسیۆن تۆ چووی لە بەغدا چی کردەوە وشە تید بە تیتی پەیستانیم بۆ دەکەیت خواوە ڕۆڵەی کووردا آخر بۆ تاوی ملت دەبەستن بەڵێ بەغدای تاوانبەر دیلەکانی هەرێمیش دیلن بەدەستی ئۆردۆغانەوە دیلن بەدەستی تورکیاوە دیلن بەدەستی قەتەرەوە دیلن بەدەستی سعودیاوە دیلن و ئیشدارەکان ئەوە دەبێت دیڵێت دووکەوانە تا ئێستا استراتیجێتی نیشتیمانی نەتەوەی بوونمان نییە بڵێن لە قەتەر وتیان فرایاندا کاکە عەلی محەدین وتی وایە بە چاومان خاک دەسووتێدا دەبڕێتەوە منداڵ شەهید دەکرێ لە پەیڕەوی دینی ئیسلامی قەتەریەکان باز ناکرێ سەرۆکەکەسی کووردە دیلە وەکو سەر کۆمار دیلە ئەوانە دیلن وای گەورە لە 2003 داوای هەموو مسلمان و هەموو کوردێکی مەزلومی قبول کرد فەرموو گوتی ئەوە لە ئەمریکا ڕاماری زمنات دیکتاتۆرە ملهوڕەکەی حۆزەم لە ناو برد ئێوە چ پیاوێکن ئێوە چون دەستورتان نووسیەوە کە ئێمە خاکمان نیە هەمووی کێشە لەسەرە ئێمە هەر ڕازین پارەین کەواتە بیردۆزی بەڕێزت بیردۆزی دوورگەی عەرەبی بخوێنەوە لەگەڵ ڕێزم بۆ هەموو کوردێک ئێستا لەسەر ئەو بیردۆزە دەڕۆن جەوەق کەلبەت یەسمعک ڕێزم بۆ هەموو کوردێک ئێستا لە فۆتاسەت من شارەتایم لە کۆمەڵاتی و لەسەوەی کاگەنوەر برسیان کە تا دوار دەکەون باشە کاک پۆڵە جان کاک پۆڵە زۆر سپاس دەکەم چکە پەیوەندێکم لەگەڵ دەنێکە وەستاوە سپاس دەکەم کاتی تر دەبێت دیلن دەستەکانت خۆش بێ دەستەکانت خۆش کاک پۆڵە جان مام زەلال سڵاوی خوات لێ بێم کاتت باش سپاس دەکەم مام زەلال فەرموو بەڕای من قەزێنی سەدا ئەوە شتێکی باشتن وروژاندووە لەبەرەوەی ئەو قاسی گۆمەی خڕەدا ئەوە بەردێکی ناو گۆمەکەدا قاسم شۆڵادا پرسی موسیان بەخۆن و بەغدانی وایە بەغدا و هەرێمانی خان زۆر داوای دەکەم لە داوای لێبوردن مام زەلال دەکەم پەیوەندەکەی پسڕە
بەڵێ مامزلا داوای لێبوردن دەکەم وڵا پەیوەندەکەی پسرا ڕۆژانە لە هەرێمی کوردستان خەڵک دەناڵێنێ بەهۆی کەمی ینی چۆن دەڵێ بژێوی ژیانی ینی خەڵکێک بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەگەر تەنها ئاعتماد بکاتە سەر موچە ئەو موچەیە ئەگەر 30 ڕۆژ بێ بەشی ناکە وەکو پێویست جا ببێ بە 40 و بە 50 ڕۆژ چۆن ینی چی بکاتن ینی چۆن بتوانێت ینی ژیانی خۆی ینی ڕێک خالەگەر ئەو موچەیە کاک سەنگەر لە هەولێر سڵاوی خوارد لێبێ. وعليكم السلام ورحمة الله. فرمو جانك والله نازم تد نقيشتم والله كاتاكش من برا ئاسایی لە تەلەفۆن جوێن لە من دەبێ فەرمو نزانین تەورەکە لەسەر تشە تەورەکە ئەوەیە کە ئێستا 11 تا ئێستا موچەی مانجی حەوت نەهاتووە هەولێر تاوانبارە یا بەغدا والله حتى تاوانبارە بۆ هەردوولا یعنی ئەوەی کە تاوان دەکەوێتە سەر هەرێمی کوردستان چییە ئەوەی بەغدا چییە؟ والله هەرێمی هەرێمەکە لیستەکەی بەتەواوی نانێری فەرتوفێ لیستەکەی دنێری بەغدا لە 2004 دەگەڕێکە ساڵەکەی نەنێری یعنی هەرێم کەم و کوڕی هەیە لە ناردنی لیستەکان بەدڵناییەوە بۆ ئەوەی کە مادام لێی بزانی سەبەبەکە چییە ینی بۆ والله سەبەبەکە ئەوەیە لەبەرەوەی گەندەڵی هەیە مەسەلەکە ئەوەیە موچەخۆری زیادیان هەیە موچەخۆری ڕوت ناوەکە هەیە موچەخۆری سووری هەیە تورکی هەیە مەسەلە بابەتەیە بەدڵناییەوە هەرێمی مەسەلەکەوەی ناینێری مەسەلە من بۆ بابەتشکە تەلەفۆنم کرد والله فەرمو قوربان ڕاستی ئێستا وەکو لە دەبینی حەقەیە وەکو حیزبێکی ئیسلامی هەڵوێستان هەبی بەرامبەر ئێستا دەبین لە مزگەوتەکان بانگدان نەمایە پێم سەیرە ینی چەند حیزبی ئیسلامی مانی کەس جواب نایە بریەوە لۆ بانگدان مزگەوتی نەمایە بوتە ئەلکترۆنی یانی وەکو دەبی ینی بەڕاستی ینی ئەگەر ئەو بانگدان نەمایە ینی کەس هیچ مسلمانێکا بەتایبەت حیزبی ئیسلامیەکان کە حیزبی ئیسلامی دادنین دەرین بني بدنا خود باش نامين اذا هي ودان تصورك تبي يصير او بابته تسمي لما ذكرت كان بانك ما يعني بهزارها مؤذن يتعلم بناس بو ام صدام مؤذن يبي من هالقريه دبت بانكدان منما خوا گەورەیە دەستەکانت خۆش بە کاک بدنيا كبيدن بين تفضل بشرها بكس منامين اذا ودارم هلوستان ان شاء الله بدواداتم كم دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان دەسمە کەلار گەرمیان نامۆستا ئازاد سڵاوی خوا لێ بێم کاتت باش السلام عليكم عليكم السلام ورحمة الله بەڵێ گیان كان حاجی پرسیارەکە هەر بە بیرکاری زۆر ئاسانە بە بیرکاری ئاسانە والله زۆر ئاسانە چۆن کێ بەرپرسیار دەزانی موچە بەغایان هەرێمی کوردستان بەڵێ ئەنا تاقۆڵە لە هەولێرەوەی هەردووکیان بەڵێ گیان بۆ هەردووکیان ئەلم لە ئەم وڵاتەڵاکان ئەم تاکیوانە لەو سەرەوە دوو موچە دەدرێ هەدێ موچە دەموچە بدرێ دوای بڵێن ئەم دوورێنە یا نێتانداوە ئەوە لە بەری تاهاتی ناوخۆ ئەگە حکوومەتی عێراقیش ڕاستەکە هەر دوانزە مانگەگە موچە بەدێ بڕین بە تەواوی بدا دوانزە ترێنەکە دەمان هەرە مێرێتەوە بۆ نایدا ئەگە ڕاستەکە بۆ نایدا ئەگە ئەو خەزار ناکە ئەو هەر دەترێنی بۆ موچەی دوانزە مانگە بدا بەڵام ئەمانش بەرژەوەندیان لە ئەوەیە ژێر بەژێ ڕێکردەوە لە کۆتای ساڵاڵێن دوو موچەدا نەداوە ئەوە لەبەر دەهاتی ناوخۆ دەستەکانت خۆش مامۆستا ئازاد گیان مەی بڕە یەک بەڵێ گیان دەڵام وەڵڵا من ئیمانم بۆ نییە کاک فڵان بیگۆڕێ و کاکیان بیگۆڕێ ئەوەی ئەحمەد شەقتو هەوزان مەڵێنی لە شعب يوم أراد الحياة فلا بد أن يجب القدر ملت خوي نيجوري كاك فلان ناس ونيجوري بنغلاديش 8 مليون بس يفكر في عندها بكوش وزعجان قوري ورئيس يراونا كاك فلان موجودسكا عندي في شناني كوريا أوي بلا معنى بالله معنى عيبين في الأرض جربته بنا ذلك أوي بشخل بنيات بريد بميت أرخي دەستەکانت خۆش مامۆستا ئازاد گیان زۆر سپاس بە قوربان لە سلێمانی کا گەرمیان سڵاوی خوا لێ بێم کاتت باش سڵاوی خوانە تۆش
کەوەرەکەتان لەسەر بابەتی موچەیە ئایا کە موچە دوا دەکەوێ ئێستا موچە دواکەوتووە هۆکارەکەی چییە هەولێرە یا بەغدایە بەدڵنیاییەوە حکوومەتی هەرێمە بۆ لەبەرەوەی 10 ساڵە یاری بە قوتوی ماڵ منداڵی ئەو خەڵکیەوە دەکەن لەبەرەوەی 10 ساڵە لە 2014 تا ئێستا موچەیان بە شێوەیەکی ڕێکوپێک نەداوە لە ماوە 10 ساڵدا نزیکەی هەر فەرمانبەرێک بگری 35 بۆ 40 ملیۆن حکوومەت قەرزداری هاوڵاتیانە خۆ ئەگەر ئێستا بە لەوێرە ئەو پێشووتر خەتەم چێتەوە ئێستا هەرێم دەڵێت من تەوتین ناکەم ئەخە بۆ نایکی ئەگەر نایکی هۆکارەکەگە مەسەڵەن وەڵاو 5-6 مانگە دەبایە ئێستا حکوومەتی هەرێم ئەسڵەن تەوتینی تەواو بکردا باە لەبەرەوەی بەغدا داوا دەکا و حکوومەتی هەرێمیش خەمساردە لە بابەتەکە ڕاستە زۆر ڕاست لەبەر موچەی وەهمی و ئەو مەعاش خۆرانەیکەوە خۆیان مەبەستیانە نەبڕێت زەرمەندیەکەمیش هاوڵاتیە حکوومەت بەڕاستی بەهۆی ئەو کەسانەوە ئێستا لە سەپەی خۆی ماوەتەوە کەوە موچەی بندیوار و موچەی وەهمی و ئاواری سووری و ئێرانی ئەمانە موچە وەردەگرن لەسەر قوتی هاوڵاتانی هەرێم قوربانیانی یەکەمی ئەمەرێمە بووین بە قوربانی هاوڵاتی سووری و ئێرانی توش مەسەلەن تو کە ناتوانینەوە بفرۆشی مەجبوری دەستی بەغای تۆ بۆ نایی بە شێوەیەکی ڕۆکتێک ڕێکەوتنەکە بکە جاران لە 17 موچەکە موچە دەهات نەوتیشی نەدەفرۆش ئێستا تۆ 17 بۆ نانێرێت 12.6 بۆ نانێرێ دەڵێ موچە تۆ مەجبوری دەستی بەغای ئەبێت تەوتین بکرێت کە تەوتین نەکرێت ئەم وەضعە دەستەکانت خۆش بە قوربان زۆر سوپاس هەر لە سلێمانی دەچمە بەکرێت جۆ کاک عومەر سڵاوی خوادی بم کاتت باش سڵاو گیانەکەم ئەم کاتەوە باش سپاس دەکەم بە قوربان فەرموو ماوەتەم قالە قەی ناکات تۆ مەسەلە هەر کێشەی مەعاشە وەڵا خۆ ئەخر معاش بەڵێ قەینا بە قوربانە معاشی پێ قەیناکە ئەو کارەباتە لە معاشەکە خراپترە بەڵێ بێگومان خراپە ئەوش خراپە وەزعەکە مەزاقی خواوەتە لە بەهانیوە لە سەعات 9 موەلیدەیەکە ئێستا هەر نەبوو بە ڕئیسی بەداخۆ ئارە وەڵا بە چوارتێن ڕۆژ بە ساعاتی ئاو بۆ بەراتەوە نەکان چیپڕەکە بە مزەخەش بەریاتەوە مزەخەکە شەڵی نەکاتەوە باش خەیناکە من ئێمە ئاواری معاشکەین ئاواری ئاوکەین کارەبا بکەین بە تەواوەتی حکوومەت دەستی لە میلەت بەراوە پێم بڵێن دڵ خۆش نەبێت وەکو بەرچان بێت بە حەقی چاک نابێت حکوومەتە بەداخۆ دەستەکانت خۆشکە عومەرجان زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاک عومەر سپاس بۆ بەڕێزانەی کە پەیوەندیان کرد داوای لێبوردنیش لەو بەڕێزان دەکەین کە ناتوانانی پەیوەندیەکانیان وەرگرن سپاس بۆ برایانی بەڕێز و خۆشەویستم